بەتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خوشحاڵم بۆ ئەوەی جارێکی ترام لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان، ڕۆژی 20 مانگی دا هەڵبژاردننی پارلمانی هەرێمی کوردستان بەڕێوەچوون. پێش لە بەڕێوەچوونی هەڵبژاردن بانگەشەی هەڵبژاردن لەلایەن لایەنە سیاسیەکانەوە لە قەناتە تەلەڤیزیۆنەکانیان و لە ڕێگەی ترەوە و بە تەبلیغاتێکی زۆر لە شارەکانی هەرێمی کوردستان چووە پێشەوە. چۆنێتی پێشبردننی ئەو بانگەشەی هەڵبژاردنە بۆ خۆی جێگەی سەرنجە کە بێ باسی لێ بکەین و هەروەها قوارەی تازەی ئەم هەڵبژاردنە دوای هەڵبژاردنەکەیش مۆزوعێکە کە جێگەی باسی ئەو ڕۆمانە لەگەڵ بەڕێزان کاک عوسمانی حاجی معرف ئەندامی سکرتێری حزبی کۆمونیستی کاریگەری کوردستان و هەروەها کاک ئەنوەر حوسێن ڕۆژنامەوان و لێکۆڵەری سیاسی. بەڕێزان بەخێر بێن بۆ بەرنامەیە. زۆر سپاس. با پرسیارەکەم لە کاک عوسمانەوە دەست پێ بکەم. کاک عوسمان پێم خۆشە بە کورتی لێکدانەوەی ئێوە لەسەرەوە هەڵبژاردنە مان بۆ باس بکەن. ئایا ئەو هەڵبژاردنە لە چاو هەڵبژاردنەکانی تر تایبەتمەندیەکی چی بوو؟ ئەگەرەکرێ پێمان بڵێن، ئەگەر نا هەر ئەو سناریۆی جارانە بوو کە دیسان دووپات بووەوە ئەوەی شەر مۆزوعەکە با گوێبیسی قسەکانیەوە بین. جاسم لای کاک ئەنوەر. زۆر باشە. ئەوی ڕاستی بێ ئەم هەڵبژاردنە پێم وانییە لەگەڵ جارەکانی پێشوە جیاوازیەکی ئەوتۆ کە جێگای دەستنیشانکردی بێ قسە باز هەڵگرێ. بە تایبەتی حزبی ئێمە لە بەیانی خۆیان لە قسەی خۆیان یا لە مساحەبەکانی ئێمە عمومەن ئیشارەمان بەوەیە قسەمان لەسەر کرد کە ئەم هەڵبژاردنە عاقبەتەکەی هەر دەسەڵاتی یەکێتی و پارتیە. ئەمە ئەسڵەکەیەتی، بەڵام ئەوەی کە جیابوو بەمانایە کە زۆر کاریگەر نەبوو بە پێچوانی بۆ چوونانی ئێمە کە بە تایبەتی ئەوانی کە بەنای ئۆپۆزیسیۆنەوە بانگەشەیانە کرد. ئەو بانگەشەیانە کرد کە ئەم دەسەڵاتە کۆتایی پێهێنن، دەورەیەکی تازە دەست پێەکە، ئاڵوگۆڕێک ڕۆیە و هەتا دەبینی یەکێتی و پارتیشە باڵ مەسەن جۆرێکەوەی کە دەسەڵاتی سیستەمکار کۆتایی پێدێنن. هەموو ئەمانە جۆرە بوو ئەتوان بڵێم وەهمی بوو لەناو خەڵکا دروستیان خەیاڵاتێ بوو یا درۆکردنی بوو لەگەڵ خەڵکە. ئەمە من لەم بابەتەوە زۆر قسەی لەسەرەکەم، ئەوەی کە ئەنجامی انتخاباتەکە چۆن بوو یا کارەکانیان لەسەر چۆن بوو، تەزویر بوو تەزویر نەبوو. بەلای منەوە ئەوانە مەسەلەیەکی زۆر سانەوین، زۆر مەسائلێک نییە. بەڵام هەموو ئەوانەی کە ئێمە وتمان چۆ جێی خۆی کە وتمان نەخێر ئەم انتخاباتە هەر انتخاباتێک کە بە هێزی میلیشیا ئەحزابی ناسیۆنالیستی کورد دەوری تیابینن کای لەسەر بکەن، ئەخیرەکەی هەر بۆ ئەوانە و پارتی بە موقعیەتی خۆی مێنێتەوە، یەکێتی بە موقعیەتی خۆی مێنێتەوە. بەمانایەک دەسەڵاتێک کە پارتی لە ناوچەی زەردا هەیەی، یەکێتی نیشتمانی کە لە ناوچەی سەوزا هەیەی، هەر دەسەڵاتدار نەبوو، هیچ ئاڵوگۆڕ نابێت. بەمانایەک هەڵبژاردن لە کوردستانە مانای ئاڵوگۆڕی دەسەڵات نییە. مانای ئەو نییە کە بتوانرێت دەسەڵاتی یەکێتی و پارتی لابێ هەر هێزێ بێت، بەجیا لەوەی کە جەمعێکەکە کورسەکانیان زیاتر بێت لەوانی کە. بەڵام لە تەحلیلی ئەخیرە هەر بێ پارتی یەکێتی دەسەڵاتدار بن، هەتا لەو فەرزنا هەڵبژاردنێ دروست بوو کە پارتی دەینێنە. بەڵام هیچ ئەو لایانی کە دەنگێنێ ناتوانێت ئەو دەسەڵاتە ژێر دەسەڵاتی پارتی دەربێنێ یا لەژێر دەسەڵاتی یەکێتی دەربێنێ. هێزی میلیشیان ئەوان بەبێ هەڵبژاردن، بەبێ پەرلەمان پێشوەخت خۆیان بەوکو هێزی میلیشیا باڵا دەستن بەسەر ناوچەی زەرد و ناوچەی سەوزا. ئەمە ئەسلی مەسلەیە. ئەبێ لێرەوە سەیری ئەو واقعیەتە بکەین کە هەڵبژاردن شتێکی سانەویە و خودی هەڵبژاردنیش بۆ پەرلەمانێکەکەن کە ئەو پەرلەمانە هیچ دەسەڵات و اقتدارێکی نییە لە ناو کۆمەڵگەیە، فقط شتێکی کارتۆنی و شکلیە و حزبە سیاسیەکان جۆرێک بۆ شەرعێدان بە خۆیان ئەم پەرلەماناکەن کە بڵێن ئەوە خەڵک دەنگمان پێیە، ئەوە خەڵک ئێمەی هەڵبژارد، ئێتر کەس بۆی نییە قسە بکە، ئێمە نوێنەری خەڵکین و حکومەتەکەشمان لەسەر ئەساسە بیناکەین. ئەمە واقعیەتی هەڵبژاردنەکەیە. ئیتروی کە ئەوەی کە مەسەلەن جەمعێک کەمی دەنگهێنا و ئێساڵێ تەزویر کراوە یا هەر ئیدعایەکەیکەن، ئەگەر پێیان وایە بۆ ئێستا پێیان وایە تەزویر کراوە، بۆ پێشەوە پێیان نەبوو تەزویر ناکرێت، یا بۆ بەشدارێکی لە انتخاب هەڵبژاردنێکە کە پێت وایە تەزویری تایە، کە پێت وایە براوەنیت، یا پێت وایە کە مەسەلەن پێشتر ڕسمی بۆ گیراوە یا کۆنتترۆل کراوە. ئەمە بەڕێ من خودی ئەو هێزە سیاسیانەی کە لە مقابلی یەکێتی پارتیا توانیان چاوەشەکاری بکەن و
فێڵ لە خەڵک بکەن بەڵێ من ئەوەی کە ئێمە بە پێچوانی ئەوانتوان ئەم ئاڵوگۆڕە لە ئەم هەڵبژاردن و خۆبژارەکانی پێشوو هیچ شتێکی تازە نایەتە پێشەوە ئەوە جایەک بڵێن پارتی بۆ خۆی سینۆ کوچێوێکێتی بیسێ و ڕێکۆن دەڕێگەن بەحسێکی ترە. زۆر سپاس کاکەنوەر ئێوە چی ئێوە پێتان وایە هیچ گۆڕانکاریێک نەبووە هەردیسان هەرەمان سناریۆی پێشووە ئێوە بۆ خۆتان باستی چەند خاڵتان کردووە لە نووسراوێکتان بە ناوی معجزەی دیزاینی هەڵبژاردن ئێوە باسیوەتان کردووە کە ئەوە لە یەکدوو شوێن حزبە ئیسلامیەکان نەیانتوانی ڕێبێرنەوە ئەوە نەوەی نوێ هاتە پێشەوە و ئەگەر ئەو جۆرە کە بینین لە زۆر شوێن تقریبا نەوەی نوێ بوو بە هێزی سێهەم ئایا پێتان وایە ئەوە زۆر مهم نییە هەرەوەی پێشووە بۆ جۆرەوە کاکەسمان باسیەکە هیچ ئاڵوگۆڕێکی تایبەتی نهاتۆتە پێشەوە و زیاتر فقط بۆ ئەوەیە کە ئەوان ئەوە پیشان بدەن کەەوەی ئەوە هەڵبژاردنێک کرا و ڕێ هاتوێتەوە ئەو وەختە پارلمانەکەش کارتۆنیە ئێوە لەو بابەتەوە چی؟ کاڵمەحیە من بەنەبەی خۆم سڵامێ بۆ جەناب و هاوڕێیانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕێزمەیە بۆ کاک عوسمانیش خۆشحاڵم کە لەو بەرنامەیە بەیەکەوە قساکەین. وەڵا لە ڕاستیە هەڵبژاردنی کوردستان مەسەلەن ئەگەر حسابی ڕێژەی دەنگدان بکەی و حسابی کورسی هێزە سیاسیەکان بکەی و مەسەلەن تعدیلات و ئاڵوگۆڕ لە دیزاینی پەرلەمانە زۆر پێک هاتووە. تۆ دیقەت بە لە 111 کورسیەوە پەرلەمانی کوردستان بۆ بە 100 کورسی و لە 11 کورسی کۆتاوە بۆ بە 5 کورسی و جاران ئەگەر 11 کورسی کۆتاکە هەمووی بۆ زۆنی زەر دەچوو ئێستا تەوزیع کراوە لە نێوان زۆنی سەوز و زەر و لە هەمان کاتە مەسەلەن ڕێژەی کورسیەکانی پارتی دیموکراتی کوردستان کەمی کردو هیچێتی نیشتیمانی زیادی کردووە نەوەی نوێ نەک هەر بۆ بەهێزی سێم لە بادینان شوێنی پلەی دووەمی گرتووە لە هێزێکی پلەی دووەمی لە هێزێکی ئیسلامی وەرگرتوێتەوە لە یەکگرتووی ئیسلامی و لە سلێمانی بۆ بەهێزی دووهەم و ژمارەی کورسیەکانی دوو بەرابەر زیادی کردووە و لە باڵەوەدا کۆمەڵی هێزی جیاواز هاتوون جاوە لە ڕووی خۆ پەرلەمانیش بەچی حساب بکرێ بە ڕێژەی دەنگدەر بە ڕێژەی کورسی بە هێزە سیاسیەکانی جاتۆ ئۆجیایە کە مەسەلەن تێڕوانینەکەت ئەوەیە کە ئەمانە هەمووی وەک یەکە و جیاوازی نییە بەڵام لە حاڵدا پێم وایە دە هێزی سیاسی لەناو ئەم پرۆسە سیاسیە بەشداریان کردووە و دە هێزی سیاسی کورسیان هێناوە کەم و زۆر لە حاڵدا ئەوەی کە یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان جارێککە ئەکسەرێتی سەڵتەکانیان هێناوەتە ئۆپۆزیسیۆنەکانیان ناڕازین من لەو شوێنیان تێیدی کاوسمانەکەم کەم دوێزە بەڕاستی پەیوەستگی هەیە بۆ ئەو دوێزە هەردووچیان دوو ناوچەی جوگرافیان بەدەستەوە هەردووچیان دوێزی چەکداریان هەیە دوێزی ئەمنیان هەیە ئیمکاناتی گەورەیان هەیە پەیوەندی ناوچەی نێودەوڵەتیان هەیە و مەسەلەن خەڵکێکی زۆر لەژێر نفوزی ئەم زۆنەیە لەگەڵیانن. ئێستا بە نظری من ئەمە ئەگەر تۆ باسی دیزاینی ناو پەرلەمانکە هەموو ماڵی گۆڕانی بەسەرا هاتووە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ خۆی ڕاگەیاندەوە کە ئەوان لەگەڵ ئەو دابەشکاری پێشوونی یعنی داوای شهرێمەکەن داوای وەزارەتی ناوخۆکەن و داوای بەشێکی زۆر لە پشکەکانەکەن و تەنانەت مخالفی هەڵبژاردنەوەی جارێشتریشی مەسرور بارزانین بە سەرۆکی حکوومەت با فاڵگیر و گرفت و کێشەی زۆری لە بینایە و بنلانەکەش نێوان ئەم دوو هێزە سەرەکیە بوو و هێنانەوەی کورسی و دەنگی زۆری ئەمانی شتێکی واردە ئەمان هەریەکەیان بەخاوەنی دان هەزار کادر و ئەندام و لایەنگر و هێزی پێشمەگەر ئەمانە دەنجانداوە و من مخالفی ئەوە نیم کە بڵێم وەکو هەندێک لە هێزەکان بانگەشەکەن تەزویر کراوە یعنی لە هەرێمی کوردستان بۆ ئەم پەرلەمانە بۆ پەرلەمانەکانی بۆ دەنگدانەکانی ڕابردوش لە هەرێمی کوردستان و لە عێراقش و لە بەشی خۆرهڵاتی ناوەڕاست واردە بڵێ تەزویرەکرێ واردە بڵێ ساختەکاریەکرێ واردیشە بڵێ لە 3 ملیۆنی خەڵکی کوردستان نزیکەی 1 ملیۆن 2 ملیۆن خەڵک دەنگیاوە واردە بۆی بڵێ ئێران دەخالەتی تیاکە تورکیا دەخالەتی تیاکە عێراق من ئەمانە وتووە بەڵام قسەکەوەیە کە
مثلا بەداخەوە کە ئەو ێزانی کە کورسی ناهێنن یان مەسەلەن تەوەقوعەکانی خۆیان ناچێتە سەر جۆرێکی تر زەڕ بەسەر هەموو بەسە هەڵبژاردنەکە هێنن بە نەزەری من ئەبێ واقعیانە ئێمە کات هێباسی چیەکەین ئێمە باسی هەڵبژاردنی کوردستانەکەین ئەوە کەرەسەکەیەتی ئەو خەڵکەکەیەتی ئەو هێزە سیاسیەکەیەتی ئەو پەرلەمانەکەیەتی ئێستا ئێمە لەگەڵ نەتیجە قسەکەین نەتیجەکە هەرچی چۆنێکە و لە دنیاشا لەگەڵ نەتیجە قسەکرێ یعنی بۆ معلوماتی جەنابەت بە چەند لەو هێزانە دووسێ ڕۆژە گلەی و ناڕزایەتیان هەیە لەسەر ئەوەی کە ئەوان بایکۆتی پەرلەمانەکەن باشە کەچی ئەم ڕۆندە لە ئەندامەکانیان نەخێر ئێمە نایکەین یعنی قسەکەوەیە کە ئەوە ئەگەر پەرلەمانەکە 100% بێغەل و غەشیش بێ هیچ مەسەلە ساختەکانێکی شتیان نەکرێت یعنی ناکرێت بڵێ ڕەش یاسبی بە نەزەری من واقعیەتی کوردستان ئەمەیەکەی بینی و پێشم خۆش بوو پێشم خۆشە ئێستا نەوەی نوێ حکوومەتێک پێک بێنە جیاواز لە یەکێتی و پارتی پێم خۆشە هێزە ئۆپۆزیسیۆنەکان موحەد بن یا ئەوەندە کورسیان هەبێ حکوومەتێک پێک بێنن لە دەرەوە یەکێتی و پارتی ئەمە هێشتا ڕووی نەداوە هێشتا ڕوو نادا مەسەلەن تەنها بۆ معلوماتی جەنابەت لە ماوەی 48 سەعاتی ڕابردوو دوان لە ڕابەرانی ئەم حەرەکە ئۆپۆزیسیۆنانە ینی هێندە قسەیان لەسەر یەک کردووە یعنی مثلا چۆنەکری ئەمە بە فراکسیۆنێک بە گروپێک وەکو ئۆپۆزیسیۆن من قسەکەمەوەیە ئەم حاڵەتایە ئەم هێزانە بە هەمویان ئایا ئەتوانن ببن بە یەک پانزەی ئەم لەگەڵ حەبەی ئەم هێزەکانی تر ناتوان حکوومەت پێک بێنن کە من پێم خۆش بوو حکوومەت ئەم جارە بە شکلێکی تر پێک بێ لە دەرەوە یەکێتی پارتی ئەوە یەکێکە لە فایلەکان کە یاێ بڵم یەکێکە لەو دۆسیانەی کە ئاکرێ مەسەلا قسەی لەسەرکەین کە لە ڕووی قانونیەوە ناتوان پەنجاوی زای تاوکەن باشە حاڵەتی دووهەمەوەیە پارتی دیموکراتی کوردستانیش ناتوانێت بە تەنیا حکوومەتێک پێک بێنە لەگەڵ ئەم هێزانە و یەکێتی نیشتیمانیش ناتوانێت کەواتە دێتە سەر چی دێتە سەر هەمان سیناوی ڕابردوو یەکێتی و پارتی محکومن بەی بۆیەکە حکوومەت پێک بێنن جا بە خۆشی یا بە ناخۆشی جا بە فشاری ئێران و تورکیا و عێراق و ئەمریکا یا بە ڕەغبەتی خۆیان و ئەمێنێتەوە لەسەر چی ڕێگەکەون بۆ بە نەزەری من دوێنێش بەحسێکمانە بوو لەگەڵ نوێنەری ئەم کۆمەڵە لایەنانە ئەوان پێیان وا بوو ئەو حکوومەتە هەر یەکێتی پارتیە من یا قسەم کرد ئێساشەیکەم ئەم حکوومەتە بەس بۆ یەکێتی پارتی باشەکان نەخە هەچی بچێتە ناوی وەکو گۆڕانی لێدێ وەکو هێزە ئیسلامیەکانی لێدە زەرەری لێکەن بۆ خۆیان دروست کردووە بۆ خۆیان دەبێت یعنی لە دەرەوەی ئەوان هەر هێزێکە چێتە ناوی دوجار خەڵی دەنگی پێ نادا خەڵی لێ دوورەکەوێتەوە ئەڵێ چوونە پاڵ دەسەڵات چوونە پاڵ گەندەڵی بەهەرحاڵ من هیوادارم بۆ ئەم هەڵبژاردنە تەحسیل حاصل ئەوەیە و بێکی شەوگرفتی شتێ ناپەڕێت بەڵام هیوادارم بۆ داهاتوو بۆ هەڵبژاردننی داهاتوو لە بۆ پەرلەمانی کوردستان ئۆپۆزیسیۆن ئەوە نەبێ حزبێک بتوانێت پەنجا زایدێک تەواوکە بۆ خۆی حکوومەتێک پێک بێنێ بۆی ئەوەش ئەزمونکەی تەزرەوی ئەوانەش ببینین و منەوە بۆمانایەتە ئیدی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم کە گەندەڵی نییە ئاو نییە کارەبانیە خزمەتگوزاری نییە بەڵام بۆ قسەکەمەوەیە لەگەڵ ئەم ژمارەیە لەگەڵ ئەم نەتیجەیە ئێستاوێ قسە بکەین و مامەڵ زۆر سپاس تکایە بە کورتی چونکی کاتی بەرنامەکەی زۆر نییە بۆەوە ئێوە بەڕێتوان هەمووتان لە کاتی خۆتان قسە بکەن کاک عوسمان ئەوەی وا کاک ئەنوەر باسیە کات ئاماژەی بە شتەیە کرد کە پێم وایە تایبەتیە بڵێن ئەو حکوومەتە نەبێ یا و هێزانەوە ئێوە ئاماژتان پێکرد وەکو یەکێتی و پارتی نەبن بەڵکو ئەوە هێزێکی پێشکەوتوو بێ ئایا و هێزە پێشکەوتووە چی ئەتوانێت بکە لە وڵاتێکە لە ناوچەیەکە کە زەختی عێراقی لەسرە موچەی بۆ نانێرێت ئەتوانێت هێزی بۆ بنێرێ بڕێک لە ناوچەکانیشی کە لە چوارچێوەی ئەو مادەی چلا هاتووە لێ بستێنێتەوە یاکو مەسەن لەو لاوە تورکیا سەر سنوورەکانی لێ بگرێ هیچی بۆ نەنێرە یاکو هەروەتر ئێران زەختی بۆ بێنێت یا بە شێوە موشکبارانی بکات و ئەو زۆرەکەی بینین ئایا پێتان وایە حکوومەتێک کە توانێت لەناو ئەو هەموو گیر و گرفتەکە لە دەوروبەری هەیە بتوانێت مەسەلەن لەوە باشتر بکاوە ئامان کردویانە من کێشەکە لەوە نییە حکوومەتێکی پێشکەوتوو بێ ئەتوانێت چی بکە ناتوانێت چی بکە باسەکە لەسەرەوەی کە 33 ساڵە دوو هێزی میلیشیا دوو هێزی میلیشیای ناسیۆنالیست دەسەڵاتدارن معلومە کە پەیوەندیان بە
ئێرانەوە هەیە بە تورکیاوە هەیە بە عێراقەوە هەیە بە ئەمریکاوە هەیە ئەمە واقعیدی پێکاتەیە کە دوای جەنگی خەلیج هاتوۆتە پێشەوە کە ئەم دوو هێزە توانیان ئیسفادەی لێ بکەن توانیان کۆنتڕۆلی کوردستان بکەن و داگیر بکەن و ناوچەکان دابش بکەن هەرێک وەکو هێزێ لە بینی خۆیانە ئەوەی کە پەرلەمانەکەیان جێگە و ڕێگەنێ بەلای منەوە کە ئەوان دوو دەسەڵاتەکە پەرلەمان هەبێ نەبێ بیکەن هەڵبژاردن کە نێکەنەوەیان دەسەڵاتدارن ئەمە واقعەتی کوردستانە ئەمە بڕاوەتەوە هێزی پێشکەوتوو ناتوانێت لە ڕێگەی پەرلەمانەوە ئەم ئاڵوگۆڕکە جارە پێشەوەی کە بڵێن هێزی پێشکەوتوو چیەکە هێزی پێشکەوتوو معلومە لە شوێنێکە کە دامەزرا پێشکەوتووە بێ ژیانی خەڵک باشەکە ئارامیە بێ ئازادی سیاسی بێ خۆشگوزەرانی ئەبێ بکە ئەمە واقع بەڵام لە ڕێی پەرلەمانەوە هەر هێزێک ئەو ئیدعاە بکە ئەو ئیدعا بکە کە ئەمانە بگۆڕێ وەزەکە چاکە ئەمە ئیمکانی نییە خۆشگوزەرانی بەداوای لێبردن کاکەسمان خۆشگوزەرانی و ژیانی خەڵک چاکردن چۆنە بێ لە کاتێکە حکوومەتی ناوەندی بەپێی ئەو قانونی فدرالیزمە لە کاتی خۆیان دامەزراوە قوتی خەڵکی بڕیوە مثلەن موچە نانێرێت یاکو مثلەن ئەگەر ئەو خۆراک و شتانێ وا لە تورکیە و لە ئێرانەوە دێ ئەگەر ئەوە نێ چۆن ئەتوانن ئەو خۆشگوزەرانیە بکەن بە بەسم ئەوەیە کە بڵێن ئەوە نایکەن ئەوەی تر چۆن ئەتوانێت بیکە زۆر سادەیە چاوەکە مزای چۆن تۆ سێری کە ئەم دوو هێزە لە دابزدانیانەوە قۆرخی سنوورەکانیان کردووە قۆرخی سەر سامانیان کردووە تاڵانیەکەن ئەمە هەموو چۆتە بانقەکان و گیرفانی خۆیانەوە چەندین ملیارێر دروست بەبێ ئەوەی بودجە باسکرێ پەیوەندی بە ئێرانە بە یا بە تورکیاوەیە حتا ئیسفادەیان کردو لە سنوورەکان ئەزای چۆنە بە ملیارەها دۆلار لە ساڵ ئیسفادە کراوە هەر ئەگەر هێزێ پێشکەوتوو بێ ئەزانێ ئەوە چۆن بەکاربێنێ هەر لەو چوارچەوەی کە خۆی بازرگانیەکە ئەمە جاما قاچاقچێتیان کردووە بازرگانیان کردووە تاڵانچێتیان کردووە دزیان کردووە هەرچیشت هەیە کردویانە معلومە مەلەفەکانیان کراوەیە خۆشتێکی داخراو نییە هەتا کە وەختێکەوە لە بەرامبەریەکەوە کەشی ئەوان ناکەن کەشی پەروەردەکان یەکترێکن پارتی یەکێتیەکە یەکێتی پارتیەکە ئەمە واقعەتێکە ئەم واقعەتە ئەگەر هێزی میلیشیا نەبووە ئەحزابی کۆنەپەرز و ناسیۆنالیست نەبووە هەڵبەتە ئەگەر هێزێکی تر غەیری ئەوان بیتوانێت کۆنتڕۆڵی وەزعەکە ناڵێ ئەتوانێت تقابلکار لەگەڵ ئێرانە بەڵام ئەتوانێت ڕێکەوتنی هێزێکی کۆمونیستی بێ هێزێکی پێشڕۆ بێت مەفعوڵە لیبرال و دیموکراتی خواز بن ئینسان دۆست بن ئەکرێ ئەو سەرۆت و سامانی کە باش بەکاری بێنێ نەک بیخاتە باقەکان و تاڵانی و سەرۆت و سامان کۆکردنەوەی ئەمە ڕۆشنەخۆوە بەشێ لە ناڕزایەتی خەڵک بەشێ لە واقعەتی خەڵک لەم 33 ساڵەیە لە بەرامبەر ئەوەیە کە هیچ جۆرە چاکسازیەک هیچ جۆرە شتێکی ئینسان دۆستی هەتا ئەزای چۆنە ئەمانە هەتا گەڕانەوەیان بۆ حکوومەتی عێراق جۆرە ئیرادی خۆیان تیا اتفاقاتی تیا نەتیجەی قاچاقچێتی و دزیکردن و تاڵانیکردن بوونەتە جێگەی پرسیار لەلایەن دۆستەکان لەلایەن ئێران و تورکیا و حکوومەتی عێراق شۆ حکوومەتی عێراق سێک ئەوانە لە هاوسەنی هێزە ئەم ئاڵگۆڕانیان کردووە پارتی لە تەقابولی حکوومەتی عێراقا توانیوێتی مستەقل بێ ئەنواع ئیدعای کردووە و ئەنواعش تاڵانی کردووە ئەنواع کۆمپانیای نوتی دامەزرانەوە وەختێ هاوسەنجەکە گۆڕێ مەجبور بێتەوە بۆ بەها ڕێکێ لە هەتا تو سیرکە لە 10 ساڵ دوای حاکمێتی یەکێتی لە ناوچەی زەردا جەرات تاڵبانی ڕایگەیان 50 ملیارد لیرمان هەیە ئەمە لەکوێوە دروست بوو بەچی دروست بوو ئەنی سەرۆت و سامان هەیە ئەتوانرێت دابەشکردنەکەی ئینسانیانی تر بێ نەگەوەی کە بچێتە گیرفانی جەمعێکەوە و بەقیکەشی فەرق و فەخر و فەلاکەت و هەژاری دروستکە و بێکاری دروستکە ینی ئەم دوو هێزە ئەمەوە لەسەر ئەساسی ئیستیبدادی خەڵک لەسەر ئەساسی هەژارکردنی خەڵک بێکارکردنی خەڵک ئەم سەرۆت و سامانە کۆکراوەتەوە و لەسەر ئەساسی ئیتفاقاتێکە لەگەڵ وەکو بڵین پاشکۆی ئێرانن یا پاشکۆی تورکیان یا ملکەتی سیاسەتێکن کە حکومەتی مالیکی حکومەتی سوودانی بەسەر کوردستان فەردیکە ئەم واقعەتە قابلی گۆڕانیە لە سای ئەمانە و هەر بۆیە بە معنای ئاعترازی خەڵک بەڵام بەداخەوە خەڵکی ناڕازی نائامادەیە بتوانێت ڕاپەڕینکە شۆڕشکە هەڵبەتە ڕۆژێ لە ڕۆژان ئەبێ ئەم بەشروبە بەڵام من ئێستا ئەم ئامادەیە نییە ئەم واقعەتە توانێتی باڵامانەوەی یەکێتی و پارتی کە ئەتوانن پەرلەمان بکەن کە ئەتوان خەڵک کێشن کە ئەتوان خەڵک فریبن و ئەتوان لەگەڵ ئۆپۆزیسیۆنەکانە چۆن تەعامل بکەن ئەو واقعەتێک کە ناڕەزایەتەکانی خەڵک
لاواز بووە پاشەکشی پێکراوە و خەڵک ئامادەی نیە بتوانێت دەور و دەخالەتی لە دەسەڵاتی سیاسیە بێنێتە پێشەوە. زۆر سپاس کاک ئەنوەر ئەو جۆرەی وا کاک عوسمان باسی دەکات ئەو هێزانە چیان هەیە و هێزانە داهاتی وڵاتیان بەلای خۆیان نابردووەوە نەیانتوانێت بە شێوەیەکی یەکسانی یا بە شێوەیەکی ئینساندۆستانە دابەشی بکەن بەڵام لەلایەکی تر ئێمە بینین هێزی وەکوونەوەی نوێ ئەوەندەی من ئاگدار بم هێزی چەکداری نییە بەڵکو قەناتی تەلەڤیزیۆنی هەیە و ماوەشە ئەوە وەکو ئۆپۆزیسیۆن ئەوەی واتوانیوێتی کردوێتی و لە زۆر شوێنە وەکو بە خۆشان ئاماژەتان پێکرد بووە بە ڕقم 2 یا ڕقم 3 لە ڕێزی ئەوانەوە هاتوونەتە پێشەوە لەلایەکی ترەوە بینین گۆڕان کە بۆ خۆی لە بنەماوە هێزی چەکداریشی هەیە لە بنەماوە لە یەکێتیەوە هاتوۆتە دەرەوە ئەو توانایە نەماوە ئەوە چۆنە ئایا ئەو بەو شێوە عوسمان باسیەکە ئەکرێ یاکو ئەکرا هێزێکی چەکداریش نەبووە سەرۆت و سامانێکی زۆریشی نەبووە وەکوونەوەی نوێ بەهاتایەتە پێشەوە ئەنوەر دەنگتان چڕا ئایا ئینتەرنێت شەی لەلای ئەوان ڕۆیشت بێت ئێمە بەردەوامە بین لەسەر بەرنامەکەمان تا کاکەنوەر دێتەوە هیوادارم هاوڕێیانم لە بەشی تەکنیک دیسانەوە پەیوەندی پێوە بکەن وا دیارە ئەبێ دەنگ لەلای ئەو نەمابێ کاک عوسمان دەنگی منە بیسنەوەی تر کێشەیەک نیە لەلای زۆر باشە کاک عوسمان ئێوە بۆ خۆتان بایکۆتتان کرد ینی ئەو هەڵبژاردنتان بایکۆت کرد و معنای ئەوەیە خۆتان دوورە پارێز گرت و ئەتانتوانی وەکوونەوەی نوێ مەسەلەن ئێوەش هەوڵێکتان بدایە جا هەر ببایەتن بۆ ئۆپۆزیسیۆنێکی قەویش نەچنە پارلمانیشەوە دەسەڵاتیشتان نەبێ ئەتانتوانی ببایەتن بۆ ئۆپۆزیسیۆنێکی بەهێزتر بۆ ئەو کارەتان نەکردووە پێشە مژدەباجار لەسەر ئەوەی نەوەی نوێ قسە بکەین هەڵبەت ئێمە سەر جوابی ئەو پرسیارەشت لە ئەزای شوێنەوەی کە نەوەی نوێ هاتوۆتە هەڵبژاردنەوە و 15 کورسی هێناوە پێشتریش بە سەردە 11 هێناوە ئەمە زای چۆنە جۆرێکە لە واقعەتێک کە ئەگەر ئەمە نەگەوە لە قسەکانی پێشتوچە ئاماژەم پێکرد ئەگەر نەگەوە هەم پەنجاویەکەکەش بێنە ناتوانێت حاکم بێ ناتوانێت دەسەڵات گرێ ناتوانێت ئەسەن وەزەکە شێوێ ڕەنگە شەڕێکی گەوری تیاقۆمێ بەڵام وەکو دیکۆرێک لە ناو هەڵبژاردنەکانە ئەمانش هەبن بۆ یەکێتی پارتی خراپ نییە ئەز نەوەی خۆی زانێ هێزی هەبێ هێزی نەبێت چەگارێ بێ نەبێ ئەتوانێت مەجالەکەی بچێتە ناو یاریەکەەوە و ئەو یارێ بۆ ئێمەش هەیە من نەفیەوە ناکەم کە بۆ ئێمەش نەبێت بەرحاڵ مەبەستەوەیە کە بە بۆچینی من نەوەی نوێ ئێستا لەم 15 نوێنەری کە هێنایەتێ پێشەوە بۆ بەڵا بووی نازانێت بچێتە دەسەڵاتەوە وەکو گۆڕان ئەشتێپی وەکو کاگەنوێر ئیشارە بووە هەچی بچێت دەسەڵاتەوە لەنا ئەم حکومەتە ئەو نفوذ و ئەتبارەی نامێنێ ناشتێ نازانێت چی بکە ئەو 15 نوێنەری چۆن بەکارێنە معلوم نیە تا ئێستا ئەوەی کە ئێمە بۆچی بەشداریمان نەکرد بەڕاستی ئامادەی خۆمانە ئەوە واقعەتێکە من ناڵم لەوەی کە ڕاستە عمومەن بە ئەوەی کە ئەنی ئێمە ئامادە نەبووین نەمانتوانی ئەم بەشداری ئەچەنە پێشتر ناوەکەمان نردبووە کۆمیسیۆنی باڵا وەکوون هەموو ئەحزابێکە مجازی لە کوردستانە ناوەکەمان چوو بووە بەڵام دوایی کە بمانێ بەشداری بکەین مانێ بەشداریکەین ئەو ئامادەیەمان نەبوو ئێمە شەڕەکە نەمانتوانین بچینە ناوی ئەمە ئەبێ هەر شەڕەکە چین ناوێت بە ئامادەکاری باش و بچینە ناوی بە بەرنامەی باشترەوە بە ئامادەی باشترەوە بە هێزی بەخترەوە بەڵاتە دێمەوە بۆلاتان چونکی ئەو باستان بۆ تۆزێ جێگەی کاکەنوەر هاتووەوە نازانم ماتوانین کاکەنوەر بێنینەوە بەڕێزان کاکەنوەرمان هات بەڵێ کاکەنوەر لێرەیە بەڵام لە شاشەکە من نایبینم هاوڕیانی تەکنیک تکایە بێنەوە سەر شاشەکە بابێتەوە کاکەنوەر من ئەوە هاتیتەوە زۆر چاکە کاکەنوەر لە پرسیاری پێشووە کە بەداخەوە نازانم کێشەی کارەبا بوو یا کێشەی تەکنیکی بسڕا بەڵێ ئەوەی شاید هەر خەتای ئەو دەستگای حکومیە بێک ئەوەی لێ هاتووە کێشەی کارەبا زۆرە بەڵام پرسیارەکە ئەوەیە کاک عوسمان باسی ئەوەی کرد و پرسیارشمان لە جەنابیان کرد باسی ئەوەی کرد کە ئەوان ئامادە نەبوون پرسیارەکە ئەوەیە خۆنەوەی نوێ هێزی چەکداری نییە نەوەی نوێ توانی ببێ بە هێزێک لە زۆر شوێن بوو بە بۆ جۆرە بۆ خۆتان ئاماژەتان پێکرد بوو بە دووەم و یا بوو بە سێهەم لە ڕێزبەندیەکانە
بۆ مەسەلەن هێزێکی وەکو گۆڕان کە بنەماکێشی لە یەکێتی نیشتمانیەوە هاتووە ئاوا دابەزی خۆ ئەویش هێز چەکداریشی تا ئەندازەیە کەر هەیە و هەروەها مێدیایشی هەیە بۆ خۆی توانی تەبلیغات بکات. هۆکارەکەی چی بوو؟ ئەو جێگۆڕکەی لە چیا بوو؟ ئایا شەفاف نەبوون یاکو ئەوەی کە نەوەی نوێ بە شێوەیەکی تر هات بەرنامە و سیاسەتەکانی خۆی پێشکەش کرد؟ زانی کامەحیا خۆشتان باستان کرد بزوتنەوەی گۆڕان بە 25 کورسیەوە و بەوەی کە هەژمونێکی زۆری هەبوو لە ناوچەی سەوز نەیتوانی ئاڵگۆڕێک پێک بێنێ و نەیتوانی مامەڵەیەکی تەندروست لەگەڵ یەکێتی و پارتی بکە و دەرەنجام پارتی دیموکراتی کوردستان پەرلەمانەکەی داوا لێبەردنەکەم کاکە نوەر ماملەی تەندروست چییە؟ بابینەران بزانن بە چ شێوە ماملەی تەندروست بەس چییە؟ مامەڵەی تەندروست مەسەلەن خۆ لە هەموو دنیاە ئۆپۆزیسیۆن بەرنامەیەکی هەیە تەدریجی مەسەلەن ئەم 5 خاڵە ئەم ساڵ جێبەجێیەکەم ئەو 5 خاڵە ئەو جێبەجێیەکەم ئەوان یەکسەر ئەزانی کەوبوون لە ژێر کاریگەری ڕووداوەکانی بەهاری عەرەبیەوە کە یەکەمین دروشمیان ئەرحەل بوو بە حکوومەت و ڕووخاندنی حکوومەت بوو. ئەم دوو هێزە کەوتنە خۆیان وتیان کەواتە مادەم ئەمە نێتی خراپە، نێتی داڵگۆڕی دەستی دەسەڵاتی نییە، ئەوان مەسەلەن ئیتر کەوتنە خۆیان و لە ڕێگای هێزەکانیان وەسەرۆکی پەرلەمانیان داخست. ئەوە یەک. دووهەم باشە وەختێک کە تۆ 10 ساڵ دەی بانگەشەی ئەوە کە ئەم حکوومەتە دیکتاتۆرە و گەندەڵە و دزە و مافیایە و هەرچێکە کەچی خۆش دوایبی بە شەریکی و نەکەرەبی بە شەریکی بەشە لە وەزیرەکان و کابینەکە دەکڕێت، بەشە لە کادرەکانت دەکڕێت و تەنانەت قسە نهێنیەکانی کۆبوونەوەکانت دەوا بووی. ئەوە دوو. سێهەم خەڵک پێی وابوو ئەم بزوتنەوەی ئەتوانێت مافەکانی و عەدالەتی کۆمەڵایەتی و ئازادی بۆ خەڵک بەدی بێنێ، بەڵام نەیتوانی ئەوە بکە و لە ئەخیر لەحزەشیان هاتن ئەوەی کە چەند ساڵەیەکێتی و پارتیەکەن و ئەم هێزانە ڕەخنیان لێی هەبوو تەوریسیان کرد، هەموو کۆمەڵەکان خسەسە کوڕەکانیان. خۆم پێم وایە ئۆپۆزیسیۆن جارێکتر نەوشیروان مستەفای دروست نابێتەوە بۆ ئیمکاناتی کە هەیە بۆ لە مدەتی کەم هەبتوانێت ئەوە خەڵکە کۆکاتەوە 25 کورسی بێنێ. بەهەرحاڵ هیوادارم ئۆپۆزیسیۆنێکی چالاکی دووبارە بێتەوە. بەڵام بەئەخیرەن چی کرد؟ بەئەخیرەن هەرەوەی کرد کە بە پسەکانی یەکێتی پارتی کردویانە. خەڵک لەم ئۆپۆزیسیۆنە نیگەرانە بێ، ناڕازیە بێ و ئەمە بەڕێی من بەشێک لەو ئەتراز و ناڕزایەتێک دەرموغڕۆی شەقامیشی سات کردەوە. ئەمە خاڵێک لە هەمان کاتارە و دەنگانەیە چێ بۆ نەوەی نوێ و دەنگانەیە چێ بۆ ملاولا خەڵک کە جەنابی عوسمانیش گوتی خەڵک ناتۆ دەستە شەقام و دەنگنادا بۆ ئەوە خەڵکە ناڕازیە بۆیە دەنگیاوە بە نەوەی نوێ. بە نەزەری من نەوەی نوێ ڕەنگە خاڵێکی باشی ئەو بوو بێ تا ئێستا نەچۆتە ناو حکوومەتەکەەوە. وەکو پێشتریش گوتم بە تەجربەی و مێزانە کە ئێستا ناو حکوومەتەوە خەڵک پێی وایە بەشدارە بن لە هەموو نەهامەتیانی بەسەریان دێ. و لەگەڵەوەشە دیخەت بە هێزێکی وەکو چەپ، من نازانم کە عوسمان چەنە حیزبی شێوەی کوردستان بە هێزێکی چەپ ببینێ. حیزبی شێوەی کوردستان حیزبی زەحمەت کێشان کە حرەکەتی چەپن کاکە بوونە پاشتۆی حیزبی سۆسیالیست، لەگەڵ حیزبی سۆسیالیست هاوپەیمانیانە کورسیەکەش ئەو بردوێتی. مەسەلەن حیزبی شێوەی ناتوانێت کاک مەحیجان ناتوانێت کورسیە کۆکاتەوە لەم هەرێمەی ئێمە، بەشدار نییە لە ئەتراز و ناڕزایەتی خەڵک، نوێنەرایەتی بستنەوەی کرێکاران ناکە، لە خۆپیشاندانی سەر شەقامەکان نییە، لە کوچە و کۆڵانەکان و زەواحی شارەکان و لەگەڵ کرێکار و هەژار نییە لە هەر شوێنێک لەگەڵ حکوومەت یا لەگەڵ یەکێتی بووە یا لەگەڵ پارتی بووە. باشە ئەی دەنگدان چۆنە؟ ئەی خەڵک چی بکە پیجان؟ باشە با من پێ بڵێم لاهوری شێخجەنگی ئۆپۆزیسیۆنە ئەتوانێت ئەتراز و ناڕزایەتی خەڵک کۆکاتەوە هاوسەرە و یەکێتی بووە، هەرچی کابینەی پێشوە ئەو دایناوە. ئێستا خێرە یەکێتی بۆ بە خراپترین و ئەم بۆ بە فریشتە ئەخدەی ئەمە نوێنەرەکانن کاکە یەکگرتو کۆمەڵکە خۆیان ناو ئۆپۆزیسیۆن لە کابینەیەک بەشدارن لە کابینەیەک بەشدارنین، لە نیوەی کابینەکە دێنە دەرەوە. کاکە گیان خۆم خەڵکەش تێڕوانینی هەیە، هەستی هەیە، ئەڵێ تۆ معقول نیە لە نیوێ ڕێگا لەگەڵ یەکێتی و پارتی ئەندام پەرلەمانت هەیە ئەچی هەموو پەرلەمانی هەمویان جگە لەنەوەی نوێ کاکە هەمویان هاتن لە ئەخیری کۆبوونەوەکانی پەرلەمان دەنگیاندار بە موچەکانی خۆیان و ئامادە نەبوون موچەی نشین و خەڵکی هەژار و فەقیر لە 200,000 بکەن بە 300 کەچی پێداگیریان کرد لەسەر 6 ملیۆنی موچەکەی خۆیان. ئێمە یەکێتی و پارتی کردی هێزەکانی تر بۆ کردیان. قسەکەوە بەهەرحاڵ ئێمە هەرچی بڵێن پەرلەمان
ولم لم 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 فضايا لم جغرافيا لم جيني كردستان ئەمە ئەگەر هێزێک و بەدیلێکی باشتر هەیە وەڵام ئەمە پێم خۆشە خەڵکیش پێی باشە بەدیلێکی باشتر بێت بەڵام واقعیەتەوەیە کە یەکێتی پارتی ئیتر خەڵک دەنگی پێداون ئەوە خۆیان دەڵێن کاکە ئەو خەڵک هەرسازە پارتیە سازا دەنگێناوە ژێری سازا دەنگێناوە خۆ ناتوانانی بڵێ کاکە تۆ ناتوانانی حاکمی ناتوانانی لە وڵاتەوی وە خوا کەسیش ئەوەی کە گلەی و ڕەخنەیە ئەیزانێ بەڵام لە حاڵدا خەڵک پێی وایە ئەم دوو هێزە بەرژەوەندیانە پارێزن نوێنەرایەتیانەکەن دەنجیان پێدەن جا ئەوە مەسەرەن خۆ تۆ دیقەت بێ ئەمە هەموو جاڕەڵێن تەزویر خۆ چەندە تەزویرەکرێکان ینی ئەبێ من قسەکەم ئەوەیە بەو هەموو ڕەخنە و کەموخورێەوە بەڵام واقعیەتەکەوەی کە پەرلەمانی کوردستان ئێستا ئەم هێزانێتیایە مەسەلەن ئەوەی وتم بۆ خۆی ئەتوانێت دایان کەموخوڕی لەسەر بێ جاوی پرسیارەکە کە هیچ بەڵام دیسان ئێوە کێشەی تەکنیکیتان هەیە تەسویرەکەتان ڕاوەستاوە تا و کاتەی هیوادارم هەردەنگمان ببیستن کە ئێوەش ئاگاتان لە قسەکانی بەڕێز کاک عوسمان بێت کاک عوسمان ئەو جۆرەوە کاکەنوەر ئاماژەی پێیەکە ئەڵێ کە بەزار هەیە ئێوە لە ئاخیر نووسراوەی خۆتانە کە من ئێستا لە بەردەستمایە چاوێکی لێ بکەم لەسەر هەڵبژاردن باسان کردووە لەوێ باسیوەتان کردووە کە خەڵک کە ناڕزایەتی هەر هەیە ناڕزایەتی بۆ نان و کار و معیشت و ئازادی هەر ناو کۆمەلگا هەیە و باسی ئەوە کراوە کە کاتی ئەوەیە کە ڕیزەکانی چینایەتی بستنەوەیەکی سیاسی سەربەخۆ شۆڕژێرانە چارەسەری خۆمان بەدەستی خۆمانەوە بگرین ئێوە ئەڵەن ئامادەش نەبوون دێ ئەوە چەندێ خەڵک سیقە بە و شتە بکاوایە وەیەڵێن یعنی ئێوە بۆشەوە ئەڵێن بەڵام لەلایەکی تریشۆڵەن ئێمە ئامادە نەبووین ئەگەر نەی لەسەرەوە کێچەپنی زاری بەرەوە بگەڕین چونکە ئەو بەرنامە لەسەرەوە نیە ئایا حزبی شیوعی چەپە یا کەسێکی تر سەپە بەڵام ئێمە بڵێن ئێوە لە هەمویان چەپترن بۆچی ئێوە لە نووسراوەکەتانەوە ئاڵێن بەڵام ئامادەش نەبوون دەست خۆش ئێمە خەباتی سیاسی لە مەدانی سیاسی کە تۆ کەوتە کێشمەکێش لەگەڵ ئەحزابی بۆرژوازی و ئەحبای سەمادارە ئەنوا ڕێگە و ئەملاولای هەیە ئەنوا پێچ و پەنای هەیە ئەنوا چوونە پێش و چوونە دواوی هەیە ئێمە بڵێ تو نەڵین لە ناو کۆمەلگای سیستمێکی پەرلەمانی دەنگتان زەحمەت نەبێ دەنگەکەتان یا ببەستن یا داواکەم لە هاوڕێیان دەنگی کاکەنوەر ببەستن چونکی کاک عوسمان قساکە داوای لێبردنەکەم کاک عوسمان فەرموو بەڵێ ئەنی لە کۆمەلگەی سەرمایهداریان لە دەسەڵاتی بۆرژوازیە بە هەر ئەشکالێ بێ لیبرالی بێ دیموکراتی بێ هەتا ئەم میلیشیانەش بن جۆرێک بوارەکانی خەباتی سیاسی فراوانە یەک ڕێگە نییە بەڵام قسەی ئێمەوەی کە ئەم دەسەڵاتانە تەنها بە شۆڕژ ڕگۆڕێ هیچ دەسەڵاتێک نەک لە کوردستانە لە تەواوی دنیا لە ڕێی پەرلەمانەوە ناتوانانی بیگۆڕی بە سیستمێ یا نظامێک کە بە قازانجی کرێکاران و زەحمەتکێشان بێ ئەگەر پەرلەمان ئەگەر سیستمی پەرلەمانی سیستمی دیموکراتی ئەمە بەدەستبێنێ بۆرژوازی قبولی ناکە هەر پەرلەمان داخە پارلمانیش یەکێک لە شێوەهای خەباتەوە ئەگەر ئێمە ئاماژە بکەینەوە بەڵام معنای ئەو نیە دەرگای پەرلەمان داخراوە بۆ خەباتی سیاسی کۆمونیستەکانە چەپەکانە ئازادی خواسانە هەر لایەنێکی تر دەرگایەکی کراوەیە بۆی کە بچیتە نایەوە خەباتی سیاسی بکەی بانگەواز بۆ چوونەکانی خۆت بکەی مانوری سیاسی لێبی هێزی خۆت شان بی ئەمە دەرگایشی داخراو نییە کراوەیە بە بۆچوونی من مەسەن تۆ سێری کە ئەگە بێنە سەر زمانی بەرشەفەکان سۆشیال دیموکراتەکانی رووسیا قەیسەر زۆر لەمانە خراپتر بوو بەڵام لینین و بەرشەفەکان و مەرشەفەکان لە دۆمایان نوێنەریانە بوو لە چوون هەڵبژاردنەوە بۆ معنایەوە نەبوو کە بەو ڕێگەی قەیسەرە ڕوخێنن بۆ معنایە نەبوو کە دەسەڵاتی بۆرژوازی لە رووسیا ڕوخێنن بۆ معنای بوو کە بەرشەفەکان هێزێبوون لە کۆمەلگای هەتا مەرشەفەکانی هێزێکی سیاسی بوون کە یانتوانی بچنە ئەو مەیدانانەوە بەڕێم بۆ ئێمە شەروایە بۆ هەموو کۆمەنیست و چەپێک و هەر کەسێک کە ئیدعای دەسەڵاتی سیاسیەکە حزبێک کە ئیدعای دەسەڵاتی سیاسیەکە ئەبێ بزانە لەکوێ چێتە پێشەوە چ مەیدانی ئیسفادە لێکا لەکوێ مانوریە بانگەوازەکەی چۆنە بێ تا ئەو کاتێکە بە شۆڕشێ بکەین تۆ کە حزبێک دروستەکەی وانێ حزب دروستەکەی بەیان هەڵەسێتی شۆڕژەکەی ئەبێ ئامادەکاری بۆ بکەی ئەبێ خەباتی سیاسی بۆ بکەی ئەبێ خەڵک کۆکەیتەوە ئەبێت چی ئەو چینەی کە پێشەوی ئەم شۆڕشێ وشیاری بیتێ
بانگوازی بۆکەی بەرحاڵ من بەس لەمەیە سەرەتاکەیکە سیرکەی ئەوەی کە بۆ نمونە کۆمسیۆن دێت کۆنتترۆلێکە کۆتاکان نامێنێ ئەمانە هەمووی بۆی ئێمە ناوی خۆمان نرد کە ئەم دەرگایە ئاواڵەترە کراوەترە مەجالەیە بە ئێمە ناوی خۆمان نرد بەڵام ئەگەر هەر ئەوەش بمایەتەوە ئێمە ئەو ئامادەیەمان نەبوو هەرچەنە دوایی ئەنجامەکانی گۆڕا وەڕێی من کۆمسیۆن کەوتە بە تایبەتی کە پارتی بایکۆتی کردی بەشداری ناکەم فەزاکە تێک بەسەن ئەگەر فەزای کوردستان بە پەرلەمانەوێ بۆ با پەرلەمان با پارتی بایکۆتکە بڕۆن کاری خۆتان بکەن هەندەسە و بڕێرانی کە محکەمەی فیدرال لە بەغدایەتی هەروەی کە حکومەتی عێراق فشاری هێنا هەموو شتانە ئەوەی کە پارتی مەحدودکەنەوە با بڕوشتایە بۆ نەیانتوانی بڕۆن پارتی هێزێکە ناتوانانی ئەمە نمونەی ئەمە باشترین نمونەیە کە تۆ نەتواندرا هەڵبژاردنێ بکرێ کە پارتۆی بایکۆتیکە لە هەمان کاتە ئەگەر یەکێتیش بایکۆتی بدا ناکرا بەڵام نەوەی نوێ بایکۆتی بکردا هیچ دەورێکی نەبوو هیچ دێ ناگۆڕە ئەچۆ لاوە بایکۆتی ئێمە ئەو دۆرە نبینێ بەرحاڵ مەبەستم چێ دواتر فەزاکە گۆڕا کەوتنە تەعاروفێ لەگەڵ مجامەلێ لەگەڵ پارتیا هێنایانەوە پێشەکە بێتە ناو هەڵبژاردنەکە و هەڵبژاردنەکە ببێتە دەستکەوتێ بۆ پارتی کاتی کوردستان بەڵام ئەمە جۆرێک تەوەجوه و ئاڕاستی ئێمەی گۆڕی کە خۆمان تازە خەرەمان نبوو کە بەشداری ناکەین جا هەڵوێستی سیاسی بێ نەتوانین بێ بەخشێکی ترە بەڵام پێمان باشبوو ئەو فەزایە کە ئاوا پارتی بایکۆتی کرد و جەوەکە گۆڕا و محکەمەی فیدرالی پاشەکشێکرد لە بڕیارەکانی داوامان کرد لە خەڵکیش بایکۆتکە ئەوە یەک شت هەیە کاکەنوەر نازانم چەندێ ئامادەیە یانە بەڵام شتێک هەر بە لە ڕێژەیەوە پرسم بەڵام تکایە بە کورتی جوابم بدەنەوە ئەخر سی و چەند ساڵە پتر لە سی و چەند ساڵە ئەوە ئێوە هەر هێزی سیاسین لە هەرێمی کوردستان و ناڕەزایەتیش هەیە هێزێکی سیاسی وەکو ئێوە ئەوەی وا ئەتوانێ زیاتر لە هەموو شتێ ببێت بە پاڵپشتی بۆ بتوانێت سیاستەکانی بباتە پێشەوە و ناڕەزایەتیە لەناو کۆمەلگا هەیە فەقیری هەیە نازانم هەموو شتێک هەیە بێکاری هەیە ئەو خدمات و یا ئەو پێداویستیانەوە ئەوانە نییە دەی باشە ئەگەر وایە بۆ ئێوە نەتانتوانی ببن بە هێزێکی قەوی هۆکارەکەی چی بوو منە زانم تەبعاً ئەمە شەرجێکەی باسی ئەو ڕۆمانیە زانم چەپ لە ئاستی دنیا تووشی قەیرانەوە کێشەیەکی عمومی چەپە لە هەموو دنیا و هەروەها لە هەرێمی کوردستانیش بەڵام ئایا ناکرێت دانێ لەم چەپانە هەنگاو بێتە پێشەوە بێ جۆرەیەکی تر ئەم جارە ڕەفتار بکات یا هەڵسوکەوت بکات لەگەڵ ئەو شەرایەتەوە هاتووەتە پێشەوە ئەوەی کە تۆڵی ئێمە هەربێ ئەوە بکەین هەرو کارە بکەین و حزبی ئێمە ئامادەی پیشاندا بەتابەتی ئەزای کوێنە حزبی کۆمسیکرەکاری کوردستان یا عێراق لە ساڵی 2000 زەربەیەکی گەورەی خوارد ئەوەی کە یەکێتی نیشتمانی ئێمە شەڕێکی نابەرابەرەوە و لەسەر خواستی ئێران و حکومەتی بەعز 5 کەسی لێ کوشتین بارگەکانی داخستین ئەمە زەربەتێکی گەورە بووە هەر هێزێ لە ناو کۆمەلگایە زەربە بخوا پاشەکشاکە ئەوە واقعیە و ئێستا ئێمە هەوڵین کە ئەو فرسەتانە بە تایبەتی لە دوای بەهاری عاربی 2011ەوە زۆر فرسە داتوتەوە هاتوێنێتەوە مەیدان ئێمە تەبعید کراین دروخراینەوە لێمان درا ئەمە واقعیتێکە دەورانێکا بۆ کە ئەگەر هێزی یەکەم و دووەم بێ ئێمە هێزی سێمی لە دۆرانە بەڵام ئەو زەر بەخواردنا بەتە کاریگەری خۆی بوو ئێستا هەوڵینەوە کە چۆن بینەوە مەیدان و لە ساحەی سیاسیە هەر جۆرە خەباتی سیاسی خواستی جەماوەت بێتە پێشەوە خواستی کرێکار و زەحمەتی بێتە پێشەوە و خۆمان تیاسەر خاڵبین و خۆمان ڕابەرین هەوڵی بۆین ئەمە هەوڵێکە اینجا چەند ساڵە خایانێ خۆ بەرشەفەکانیش بە 2 ساڵ نەگەشتە وانە بە 2 ساڵ 20 ساڵ زیاتری خایان تا دەسەڵاتیان بەڵێ زۆر سپاس کاکەنەوە هیوادارم لەگەڵم بیت کاکەنوەر بانگەشەی هەڵبژاردن زۆر جیاوازتر بوو لەوەی پێشوو مەسەلەن تۆ ئەگەر ئەوڕێک بدەینەوە لە بانگەشەی هەڵبژاردننی دەوڕانی بەڕێز مام جەلال یاکو پێشتر نوعی قسەکردن لەگەڵ خەڵکا لە مەجموعە عمومیەکانە بە نوعێکی کە قسە لەگەڵەکرا ئەم جارە ئەبینین ڕەوشێکی تازە هاتوۆتە پێشەوە ئایا ئەوە نامۆیە لە کوردستانیا ئەسخەزا ئەوە بوو بەهۆیەوە کە یەکێتی بە تایبەت کە ئەو ڕەوشە زیاتر لەلایەن یەکێتیەوە چوە پێشەوە بێنێتە پێشەوە
جالەوە ئەگەر ڕخنەیشمان ببێت لە هەندێک نوعی قسەکردنێک کە شاید تاثیر دابنێتە سەر فەرهەنگی کۆمەڵایەتی لەسەر کولتوری کۆمەڵایەتی تاثیر دابنێتەوە لە کۆمەڵێکی زۆر بڵێن چەند هەزار نەفەریە تۆزێ شاید قسەیەکی ناشیاو بکەیت و ئەوە جێ بکەوێت و لە تاثیری دابنێت چەنە پێتان وایە ئەوە باش بوو یا نابێ بکرێت یا نابێ بەو شێوە ڕەفتار بکرێت؟ وڵا حێسەبانەت بانگەشە هەڵبژاردنەکە لە ڕاستیە قۆناغێکی تازە بوو بەوەی کە سەرۆکەکان خۆیان هاتن ڕاستەوخۆ بەشداری بانگەشەی هەڵبژاردن و کەمپینەکانیان کرد و هۆکارە ئەسلێکەشی خودی بەڕێز بابڵ تاڵەبانی بوو مەسەل وتار و لێدوانەکانی هەم حەماسی و هەم نەقد و ڕەخنەیەکی زۆر لە پارتی دیموکراتی کوردستان کە دیارە جەماوەڕەکەی ئەوەی پێویست بوو و دوایی ئەوەش وای کرد کە کاک مەسعود بارزانیش وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان خۆی سەرپەرشتی حەملەکە بکا و هێزەکانی تریش یعنی لە هەمویان کەسە یەکەمەکانیان هاتنە ناو کەمپینەکەەوە و لە ڕاستیە ئەم کەمپینە لەوانەیە لە هەندێک شوێن تون بوو بێ بەڵام بینیتان کە ئەم کەمپینانە و ئەم بانگەشانە وای کرد کە دەنگدەری یەکێتی و پارتی زۆر زیاد بکە و بخۆش دەزانی چونکە ئەم نافسەکە لە بینی ئەم دوانایە لەبەرەوە دەنگدەری هەردوو لایەن ڕێژەکەی بە شکلێکی بەرچاو زیادی کرد و خۆشی دەبینی زۆر جار لە وڵاتە لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لە وڵاتێکی وەکو ئاوا پێشکەوت و هەندێک جار لەو بانگەشانەیە ئەنوا تۆمەت و قسەی توردوانە ئەدرێتە پاڵ ڕەنگە پەیوەندی بەوە بێ فەرهەنگەکە زۆر مۆدێرنتر و تۆلەرانسترە ئەگەر نە پێم وایە ئەوەی ئێرە تا ڕادەیە قورس بوو هەندێک قسە و بابەتی تێکدا ڕەنگە قورس بوو بێ بەڵام وەکو خۆیان هەموو جارێکێتی پارتی هێڵن ئەوە تا هەڵبژاردنەوە دوجار ڕێگەکەونەوە و هەموو شتانە کۆتاییان پێدێ ئەرشیڤ بەکرێن وەوەیە مێنێتەوەی تر ئەکەونە سەرەوەی جێبەجێکردنی پۆستەکان و حکوومەت چۆن پێگەێنن بە نەزەری من ئەوە هۆکارێکی گرنگ بوو و کاریگەریشی هەیە لە هەموو دنیا خطاب و بانگەشە و پرۆپاگەندەی هەڵبژاردن کەم زۆر ئینی هەیە بەڵام من پێم باش و قسەی جەنابێت مەسەلەن کاک عوسمان و حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان من پێم باش و بەشداری ئەو دەنگدانەیان کردایە و حتممەەوە خطابێکی جیاوازتریان هەیە من پێم وایە بەڕاستی نوێنەرایەتی بیستنەوەی چەپ و کرێکاریەکەن لە کوردستان ڕاگنی ئەوەی ڕەنگە وەک خۆیانتیان ئامادەسازی جەماوەری یان تەکنیکی یان ئیمکانی مادیان نەبێ بەڵام پێم باشە بەشداری بکەن و دەورنەخشی زۆرتریان نەبێ وەلانی کەم نوێنەرایەتی بزوتنەوەی چەپ بکەن ئاخر خۆ بزوتنەوەی چەپیشە لە خۆی و گەشە ناکە خۆ لە خۆی پاشەکشەی نەکردووە بۆ قسەکەشم لەوە دێ بەڕاستی و هێزانەی تر ینی قورسە ئینسان باوکە کاوانە هێزی چەپ و کۆمونیستی و کرێکارین نەک لەبەرەوەی تەنها شەریکی یەکێتی و پارتین ینی لە خطابیانە لە قسە و بانگەوازیانە بەڵام من ئەوە بڵێم مەسە ئێمە هەرچی چۆنێ وەسفی ئەم هەڵبژاردنە بکەین مەسەن هەرچی چۆنێ نەقدی بکەین با من خاڵێکت پێ بڵێم لە هەڵبژاردننی 2021 لە هەڵبژاردننی 2021 بۆ پەرلەمانی عێراق لە 164 خەڵکی کوردستان بایکۆتی ئەو هەڵبژاردنەی کرد بوو کەچی لەم جارەیە تەنها لە 128 خەڵک بەشداری کردووە لە 172 خەڵک دەنگیاوە ئەوە بە نەزەری من بەشێکی پەیوەندی بۆ بانگەشە بژانەوە هەیە بەشێکی پەیوەندی هەیە بە ئەو ملیانێتندێکە لە نێوان هێزە سیاسیەکانە هەیە و بە جەماوەری یەکێتی و پارتیەوە هەیە و لە لای یەکتریشەوە هەموو هێزەکان پێش کۆتایی ئەنجامەکان وتیان ئەم جارە تەزویر ناکرێ هەموو هێزەکان وتیان ئەم جارە تەزویر ناکرێ کۆمیسیۆنی سەربەخۆی بژاردنەکانی عێراق دێ سەرپەرشتی کارەکەکە کەچی دوای 24 ساعت لەم قسانەی خۆیان پەشیمان بوونەوە وتیان پرۆسەکە هیچی بەسەری چەوە نییە و هەڵبژاردن نییە و هەمووی تەزویرە هۆکارەکەی وە بوو کەسەیەکەمەکان خۆیان هاتن بۆ بانگەشی هەڵبژاردن و وتارەکانی بابڵ تاڵەبانی تاسیری زۆری هەبوو لەسەرەوەی کە پارتی دیموکراتی کوردستانی ڕاکێشێەوە ناو بانگەشی هەڵبژاردن و کەسەیەکەمەکانی حیزبەکانی تریش دوا بەدوای ئەوان هاتن و خطابەکەشی جیاواز بوو لە خطابی پێش و زۆر تون بوو بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان
وای کرد هەم دەنگدەری یەکێتی زۆرتر ئەکتیفکە و تەنها دەنگدەری پارتیش کەوتەژێت تاسیری ئەمەوە و لایەنەکانی تریش دوا بەدوای ئەوە هەر کەسیان کەسی یەکەمەکانیان هاتن و لەگەڵ لە بانگەشەوە بژاردنە بە نەزەری من هەندێک جار زیادەڕەوەی یەکرێ هەندێک جار تون دەبێت بەڵام کاریگەری خۆی هەیە ئەوە ویستم لە دوای ئەوە بڵێم بڵێم لە هەڵبژاردنەکانی ئەم جارەی پەرلەمانی کوردستان لە 1970 خەڵک دەنگیەوە 1928 بایکۆتی کردووە کەچی لە هەڵبژاردنەکانی 2021 بۆ پەرلەمانی عێراق لە 1968 خەڵک بایکۆتی کرد بوو دەنگی نەدابوو ئەوە پەیوەندی هەیە بۆ بانگەشەی هەڵبژاردنەوە پەیوەندی نەتیجەکەی هەر ئەوەیە ئەوەی جاری پێشوو هین کراوە ینی بایکۆت کراوە هەریکێتی و پارتی هێزی سەرەکی بوون ئێستا ئەو هێزانەی پۆزیسیۆن لێ گەڕین کە کەمێکم تریا زیاتر بەڵام دیسان ئەمە جارێش کە هاتوون خەڵکەکە 72% هاتوون بەشداریان کردو هەر دیسان هەر ئەو دەموچاوانەیە و هەرم و هەمان حزب و لایەنانەیە کە هاتوونەتە سەر ینی فەرقێکی وای نەکردووە پەیوەندی ڕاستەوخۆی بە گەرمگوڕی و بانگەشەیە بژاردنەوە هەبوو ململانەیەکی تون لە نێوانێشێتی و پارتی هەبوو لە دەورەی پێشوو وان نەبوو بە بیانووی ئەوەی کاکە ئێمە لەگەڵ عێراق ململانێمانە لە شەڕ و ناکۆچیین با دەنگمەی خەڵک ئەوەی قبول نەکرد بەڵام کاتێ دێتە سەر ململانەی سەختی یەکێتی و پارتی ئەوە یەکێکە لە هۆکارەکان بە نەزەری من و ئەم هێزە ئۆپۆزیسیۆنانەش کە دێن مثلا وەکوتم خطابەکانیان هێندە توندە لە سەرەتاوە ئەی ڕوخێنین ئەوان هەمیانەکەونە خۆیان ئەم حکومە ئەم دوو هێزە بۆ چۆن دەرباز بن لەمە ئیمتیازەدەن وعد و بەڵێنی زۆرەدەن مثلا تاعینات دەست پێکە چی دەست پێ هەموو خەڵکی زۆرتر پێتە پای سندوقەکانی دەنگدان جام ویستم ئەوە بڵێم بە هەرحاڵ ئێستا قسەکە لەسەر ئەوەیە هەڵبژاردن تەواو بوو و لەم هەموو ڕەوشە ئاڵۆزەی منتەقەکەیە کە هەندێک کەس گرێوی لەسەرەوە کە ڕەنگە هەڵبژاردن نەشکرێ هەڵبژاردن کرا قسەکەوەیە دوای ئەم هەڵبژاردنە ئایا نەتیجەکانی ئەتوانێت یەکێتی و پارتی لەسەر مێزی مفاوەزات کۆ بکاتەوە بگاتە نەتیجە کێشە و قەیرانی زۆرتری لێ پەیان نەبێ و بتوانێت بە قاژانجی خەڵک تەواو بێ من وتم لە بەرنامەیەکە لەم ڕۆژانە وتم یەکێتی و پارتی 130 بڵێنانەی لە بانگەشەوە بژاردن بە خەڵکیان داوە جێبەجێکەن زۆر باشە 130 بەڵام جێبەجێ نەکردنی ئەمە بەڕاستی خەڵک عاجزەکە لە دەنگدان تووڕێی ناڕەزایەتی خەڵک زۆرترەکە و لە هەمان کاتا ئێمە ئێستا بەدیلێکی حازریشمان نێوە گوتم ئەو سیناریانەی لەبەردەستە هیچ کام لەو هێزان ناتوان حکومەتێک پێک بێنن خۆ ناشکرێت لەسەر وڵاتە لە فەراقێکی ئاوا بمێنێتەوە بۆیە هیوادارم یەکێتی و پارتی بارودۆخەکە لەبەر چاو بگرێن و ئەو هەموو گلەی و ناڕەزایەتی لە سەریانە لە مەسەلەی ناعەدالەتی و گەندەڵی و ناکۆچی و ململانێ و نەبوونی خزمەتگوزاری یعنی 130 بانگەشە بەڵێنەکانی کە خەڵکیان داوە جێبەجێکەن زۆر سپاس کاتم زۆر نەماوە بەهۆی کێشەی تکنیکیشەوە تۆزێک بەرنامەکەمان درێژتر بووە لەوەی کە بۆ خۆمان ئامادە کرد بوو بۆی کاک عوسمان ئێوە زۆر جار هەر ئەڵێن با بڕوخێت با ئەم حکوومەتە بەپێی ئەو تعریفەوە بۆ خۆتانێکن حەقی خۆیەتی بڕوخێتوانە دێ باشە ئەگەر بڕوخێت ئەوە تورکیا هەر لە ئێسەوە تەماحی تێ کردووە ینی تورکیا ئەوێ ئەو ئەزمونە لە بین بکات هەر لە ئێسێ شەوەندە نیگەرانە بەپێی ئەو شەڕەی وایەسە لە لوبنان هەیە و هێرش کراوەتە سەر ئێران و ئێران کە زەعیفە بێتوانە ترسی ئەوەی هەیە کە ئۆپۆزیسیۆن لە کوردستانی ڕۆژهەڵاتیش لەوێ ئەوانیش هەرە و هەمان موقعیت و هەمان ئەزمن دیسان تاقی بکەنەوە و ئەوە بێ کێشێکی گەورە بۆ تورکیا ینی ئەویش هەر پێی خۆشە بڕوخێت ئەویش پێی خۆشە دەسەڵاتی کەم بێتەوە ئایا ناکرێ بە شعارێکی تر یا بە دروشمێکی تر ئێوە بێنە مەیدان و هەوڵێکی تر بدەن هەر لەو چوارچەوەی وا پێشتریش ئاماژەمان پێکرد لەو چوارچەوەی وا هەیە ڕێگەیەکی تر ببەنە پێشەوە و طبعا مەسەلەی چینایەتی مەسەلەیەکی زۆر گرنگە خەڵکی کوردستان زۆربەی زۆریان فەقیرن هەژارن لێ قەوماون ئەوەی وا دەسەڵاتی هەیە ئەقەلیەتێکی یا کەمینەیەکی کەمی کۆمەلگایە بەڵام ئاخر زۆر مەسەلەی تریش هەیە مەسەلەی نەتەوایەتی مەسەلەیەکی مهمە لە کوردستان مەسەلەی ژنان مەسەلەی ژینگە و زۆر شتی تریش ناکرێەوە ئەو بەشانەیش زیاتر لەسەری کار بکەن بۆ بتوان هێزەکەتان زیاتر بکەن و هیوادارمی لە دەوری داهاتوە ببن بە هێزێکی گەورە من نەماوە تووشیا بیرۆخێنێ نەماوە ئێران بیرۆخێ و کاتی خۆشی نەماوت ئەمریکا سەدا بڕوخێرێ
يعني هێزێک کە بێ ئەوە بەحسێکی ترە من لەگەڵ ئەسڵەن ئەم مانەوەی ئەم سیستەمە باشتر لەوەی کە تووشای بێداگیری کا بیرروخێن یا ئێران بێداگیریکەوە باس ئێمە بڕوخێ من لە خواستی خۆمەوە نەمێنەوە حزبێ من لە خواستی خۆی نێنەوە دەورانێک بوو لە تەزاورەکانە لە ناو سەر خیابانەکانی سلێمانی کوردستانە ئەیان و ئەم دەسەڵاتە بڕوخێ خەڵک ئەڵێ ئێمە چۆن ناکرێت دیفاع لە دروستبی ئەو خەڵکە بکەم من بۆ دروستمەکە لە خەڵک بسەن و لێ گۆڕم ئەمە خواستی خەڵکە ئێستا خەڵک ڕاستەوە لە تەزاوراتەکانە یا تەزاورەکان چۆتە دووە پاشەشەی پێکراوە بێ ئومێد بووە بەڵام خواستی ڕوخان لە لای خەڵک زۆرە لەوە گەڕێت چەند لە ساعت چەند چۆن دەنگانی یا و چی کردووە بەڵام ینی لە خواستی خەڵکەوە ئێمە ئەمەڵین نەگەمی کە شتێ بێ کە ینی بەمانایە کە ئەم دەسەڵاتە بێ ئاڵوگۆڕی ڕوشەیی بکە و ئەم نە گۆڕانی شوێتی بیکە نە لاهورێ بیکە نە هیچ هێزی نەوەی ئەوێ بیکە هیچێکی لە مێزانە ئەمە نین و ئەمە خواستی خەڵکە بەڕێ من ئەم فەزای کە ئەمانە دروستیەکەن دوورخستنەوەی خەڵکە جۆرەێکی لەم پشتانی کە ئەم بانگەشە گەورەی کە کرابەوە بژانە دوورخستنەوەی خەڵکە لەو ئومێدەی کە پێیان کە ناتوانانی بیرروخێنی دانیشە و ئێمە خۆمان ئاڵوگۆڕ هێزی سیاسی جێگەورەگە لەکوایە ئەگەر هەر بڵێ ئەوە خەڵک خۆی واکات و ئێمە ڕێکی بخەنەوەی کاری ئێمە لەویاچە ئامادەکردنی ئەو دروژمەیە کە خەڵگەیرێ ئامادەکردنی ئەو نەڕەزاتێک کە خەڵێ ڕێخستنێتی ڕاهبەریکردنێتی نیشاندانی ئامانجەکەیەتی نیشاندانی جۆری دەسەڵاتە چ دەت ئەگەر ئەمانە بڕوخێ چێ بێ ئیسلامیەکان بێن نەخێر تورکیا بێ نەخێر ئێران هیچ هێزێکی کەی بۆ جوازی هێزێکی تر نەیە کە جارێککە 20 ساڵی کە ئەو خەڵکە بچێنێتەوە ئەو خەڵکە خوڕبەسەرکە ئەو خەڵکە هەژارکە دەسەڵاتێک کە خەڵک خۆی دەخالەتی ڕاستە خۆی هەبێ دەسەڵاتێک کە دامەزرانی خەڵکەکە خۆی بێ و ئەمە کار بۆ ئەماکە جا چەند سەرەکەوین یا سەر ناکەوین باشێکی ترە خۆ مەسەن بڵێن لە ئێرانە کۆمونیستەکان پێشڕەوی زۆر گەورەیان کرد و دوای پاشە قشەیان کرد لە هەما کاتە بەلشەفەکان یا مەسەلەن بڵێن حزبی کۆمونیستی سۆڤێت کە دەسەڵات شاگرد بەڵام دوایی پاشەکشەی پێکرا بەرحاڵ ئەمانە بەحسێکی ترن بەڵام ئەسڵی ڕوخانن ئەگەر خواستی خەڵک نەبێ من نایڵێم ئەگەر خەڵک نەیە بڕوخێ من بۆیڵم حزبەکەشم نایڵێت چاپەکانش نامێ بڵێن ئەبێت جابزایی چۆن تەعامل دەکەی بۆ ئێستا خواستی ڕوخان لە فەڕەنسا خەڵێتە سەر خیابان لە فەرەنسا خواست داواکە شتیکە داواکە بەڵا خۆ لە تەحلیلی ئەخیرا هەرەبێ و دەسەڵاتە بێتە دەسەڵاتێکی جەماوەری لە هەر شوێنێکی دنیا بەڵام خواستەکە لێرە بەخۆت بوو لێرە بەهێز بوو و ئێمە لەو شوێنەوە استراتیژێتێک سیاسەتێک لەسەر ئەوە سازمانین کە ئەو خەڵکە ئەوێ و ئەمە بەردەوامە بەڕیم لە کوردستانە ماوە و حەزەکەم ئیشارە بە شتێ بم بەڕی من نەوشیروانیش بمایە من لەگەڵەوەنی بکە ڕاستە کاریزمایە بوو بۆ ئەوە کاریزمایەک نەبوو بۆ خەڵک بەڵام نەوشیروانیش مایە گۆڕان لەمە خراپتی بەسەر هات ئەو گۆڕان کەوتە مقابلی نەوشیروان کەوتە مقابلی جەلال تاڵەبانیەوە لەسەرەوەی کە تەوافقی لەگەڵ پارتی کرد و ئەمەی گرت ئەم خاڵە بوو هێنایە پێشە و ئەو هێزانی ئەو لایەنانەی کۆ کردو هەر لە ناوێکێتە کە مخالفی ئەو سیاسەتی جەلال تاڵەبانین بەڵام دوایی جۆری سیاسەتەکەی چووە پاڵ پارتیشکانی ئەم دەورەیە ئەوەش سیاسەتی شخصی نەوشیروان بوو نەوشیروانیش دوای ئەوەی کە ئەندام پەرلەمان ڕئیسی پەرلەمانەکەی دەرکرا و تەوافقی لەگەڵ پارتیا کرد بەڕێ من ئێستا شەر چارەنووس سیاسی چۆم و نەوشیروانیش هەمان شێوە بوو بەڵێ زۆر سپاس پرسیارێکم هەیە طبعا شاید بە مەوزوعی ئەوڕۆ بەرنامەکەمان نەبێ بەڵام ئەو بەرنامەکە زەبت کراوە ئەوڕۆ زەبت کراوە ئیسرائیل ئەوڕۆ هێرشی کردوتە سەر ئێران و بڕێک لە ناوچە عسکەریەکان و سەربازیەکانی پێکاوە ئەوە لە جواب لەگەڵ ئەو هێرشە موشکیە کە ئێران کردێتە سەر ئیسرائیل مەسەلەی شەڕ وانە باسی ئەوڕۆ بەرنامەکەمان نییە بەڵام بۆ خۆی ئەو گۆڕانکاریانە و دێتە سەر لە ناوچەکاوە لەسەر ئێرانی شەگە بێتە سەر پێم خۆشە هەردوو بەڕێستان جواب بۆ پرسیارە بدەنەوە و کاک ئەنوەر تەبعاً سەرەیەتی پێم خۆشە بزانم ئایا چ تەئسیرێکی لەسەر هەرێمی کوردستانە بێ ئایا هەرێمی کوردستان لە ئەگەری گۆڕانکاریەکانە ئەبێت چی بکات و چۆن بتوانێت ئەو هەلە بقۆزێتەوە کە خۆی بەهێز بکە زۆر کەمتر تەئسیر لە
وڵاتانی دەوروبەر بگرێت و خۆی زیاتر بەهێز بکە چۆن دەتوانێت ئەو مۆزوع جێبەجێ بکات و بتوانێت بەهێزتر بێ کاکەن وەرفەرموو. کاک محیا بەنسبەت ئەم بابەتەوە وەکو جەنابی شدت زۆر گرنگە وەکو چاوەڕوانەکرا ئەم شەو شەوی ڕابردووی ئیسرائیل هێرش کردوتە سەر کۆمەڵێک لە بنکە سەربازیەکانی ئێران لە تاران و ئیلام و خوزستان و ئەوانە و بۆ خۆی هێرشەکە دەرەنجامی ئەو هێرشانەیە کە ئیسرائیل ئەیکاتە سەر چێ نوێنەرەکانی کۆماری ئیسلامی ئێران و بە نزیکبوونەوە لە کۆتایی پیاتنیان چ بە پاشەکشەی گەورە بە حەماس و بە کوشتنی ڕابەرانیان و بە پاشەکشەی گەورە بە حیزبڵڵا لە باشووری لوبنان و کوشتنی ڕابەرانیان و جاروبار هێرشکردنە سەر خوسیەکانیش و لە هەمان کاتا ئێستا هاتۆتە سەر ئەسلی بابەتەکە کۆماری ئیسلامی ئێران تاثیری لەسەر هەرێمی کوردستان چێ بێ کاکەن؟ بێگومان کۆماری ئیسلامی ئێران هەژمون و کاریگەری گەورەی هەیە لەسەر هەرێمی کوردستان و بە تایبەتیتر لەسەر زۆنی سەوز و لە عێراق و ناوەڕاستی عێراق و بەغا و هەر ڕووداوێک کە کاریگەری لەسەر ئێرانە بێ نێگەتیڤ بێگومان کاریگەری ڕاستەخۆ لەسەر هەرێمی کوردستانیش هەبێ وەی جەنابی شدت ڕاستە و پێویستی بەوەیە یعنی ئێستا دیقەت بین تورکیا خەریکە هەنگاوێکی ئاقلانانێ لە کاتێکا ناوچەکە گڕی گرتووە کێشە و گرفتی گەورە هەیە و مەترسی لەسەر خۆی بینێ دێ بام لە پرۆسەی ئاشتیەکە لەگەڵ هێزێکی وەکو پارتی کرێکارانی کوردستان کەچی کۆماری ئیسلامی ئێران بە پێچەوانەوە پشتیوانی لەو هێزانە کاکە بێزراون لە کۆمەلگای نێودەوڵەتی لە جیاتیەوەی بانگوازیەوە بکە لەگەڵ کۆمەڵە و دیموکرات دانیشێ دانووسان کە لەو هەلوو مەرجەیە بۆ خۆڕێخستنەوەی بۆ چاکردنەوەی بارودۆخی سیاسی و ئابووری کۆمەڵایەتی خۆی ئەوە ناکە بۆیە بە نەزەری من ئەو هێرشانەی ئیسرائیل هەرچەندە لەژێر فشاری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا فشارێکی محەدەد بووە بەڵام ئەوە مانای ئەوەیە کە قسەی خۆیەکە و بە مەرج هێرشەکانی محەدەد کردوتەوە بەوەی کابێ ئەو دەست و پەیوەندانەی کۆماری ئیسلامی ئێران لەو ناوچەیە بە تەواوی کۆتوبەند بکرن و بە تەواوی پاشەکشیان پێ بکرێ و مەرجەکانیشی جێبەجێ بکرێ و ئەو بەمانای کۆتایی هاتنی فشارەکان و هێرشەکانی ئیسرائیل نییە. بەهەرحاڵ هەر ڕووداوێک لەم منتقەیەکان هێڕووەدا بە شەڕەکانی ئیسرائیل لە جنوبی لوبنان و فەلەستین و ئەم هێرشانەی بۆ سەر ئێران و بۆ پرۆسەی ئاشتیکە لە تورکیا دەست پێکە و پەلاماردانی ئیسرائیل بۆ سەر هێزەکانی حەشتی شابی هەمویان ڕاستەخۆ کاریگەری لەسەر هەرێمی کوردستان هەیە. هیوادارم مەسەلەن دەسەڵاتی سیاسی هێز سیاسیەکان لە کوردستان ئەوە بزانن کە کاریگەری ڕاستەوخۆ هەیە و بتوانن باش سوودی لێوەگرن. زۆر سپاس کاک عوسمان ئێوە بێزەحمەت لەم بابەتەوە نەزەرتان چیە؟ پێم خۆشە ڕابێتونی وەربیستین. ئەزای کەرمە مەسەلەکە بێت لێوە سێرکین کە خودی ئەم شەڕە کە دەستی پێکردووە ئەم شەڕە کە ناوچەکەی گرتووەتەوە و مەترسی لەسەر ناوچەکە زیاتر کردووە ئەسڵەکەی وەیە کە جۆرێک لە داگیرکاری ئیسرائیلە سیاسەتێکە استراتیژیەکە کە ئیسرائیل لە ناوچەکە هەیەی دوای ئەو قەیرانانەی کە پێشتر بوویەتی لە پرۆسەیەکە کە لە ناوچەکەی هەیە لە ڕۆژهاتی ناوەڕاستە کە احتیمالی بوو لەژێر فشارێکی گەورەیە بێت بەڵام بۆ دەرهاتنە دەرەوە لەم قەیرانەی ئەم فەزایی گۆڕی ئەو ئەبینین ئەو هێرشەی لەسەر حەماس کردی کە وێرانکردن و کوشتاری زیاد لە 42,000 کەس ئاوارەبوونی 2 ملیۆن کەس زیاتریش ئەوە شەڕەکەی نەخەڵ کرد بۆ ناو لوبنان. ئیسرائیل بەم شەڕی کە لەگەڵ حەماسا کردی نەیەتوانی ئەو استراتیژیەی کە ئێوێ ئەو باڵادەسی کەوێت لە ناوچەکەیە هەتا بە پشتیوانی ئەمریکا و غەرب جێبەجێی کە تووشی قەیرانی کرد بۆ ئەوەی کە شەڕەکە گەورەترکە پەلاماری ئێرانەیە پەلاماری لوبنانەیە پەلاماری حوسەکانەیە حتا بۆ ئەنی ئەسڵ لەبێت ئەوە سێرکەین کە ئەم شەڕە داگیرکاری ئیسرائیلە بۆ ممکنە بۆ چوونی کابێکەوە سەیری نەکە بە سەیری شەڕی دووخوت و سەیرەکە شەڕی ئیسرائیل و ئیسلامیەکان ئەمە بۆ ئەو کەسانی کەوابی دەکەنەوە تەفسیرێکی کرد بەم جۆ و فەزایان و ئەم شەڕە تەواوی ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەکا بە فەزایەکی تر بە فەزایەکی زۆر نالەبارتر بارگری زۆرتری تیاوێت. ئێران بە قازانجی نیە ئەم شەڕە بکە ئێران نایەوێت ئەم شەڕە بکە کێشێکەکەن بە زۆر ئیسرائیل بۆ حەلی قەیرانەکانی کە هەیەی تاثیری لەسەر هەرێمی کوردستان چیە بێت؟ زای هیچ فەوزایەکە مەسەن تەسیری
حربی خەلیج لەسەر کوردستان چی بوو کە ئەو تا ئەم دوو زۆرەی تیا دروستبووە ئەگەر ئەم شەڕە بکەوێتە ئەوەی ئێران زەڵبەی گەورە بخوا پەرش و بڵاو بێ بەڕێ من هەر هێزێک بۆ خۆی چێ ناوچەیەکەگرێ لە عێراق زۆر خراپترە بێ عاقبەتەکەی ئەمەیە هەر هێزێ بینای لەسەر ئەمە داناوە کە ئێران بکەوێ دەستکەوتی گەورە بێ بۆ کۆمەڵگەی ئێران بە پێچەوانەوە بێ ئێران زۆر هێنێتە دواوە و چەنەها هێزی شیعە پارچە پارچەش دروست دەکەن و ئەحزابە کوردەکان ژنیان خوانە چۆنێکێتی پارتی ناوچەکانیان بەشکرد دیموکرات جۆرێ بەژەکە جەمعێکی کە شتێکی کە بەژەکەن هەرێکە و ناوچەیەکەگرێ ینی ئەو شۆرشەی کە لە ئێرانە ئەوە بکرا جەماوەری کرا پاشەکشەی پێەکە ئەمە تەسیرێک جا شوێنێکیش کە پاشەکە بە شۆڕشکە ئەبێت چ ئومێدە هەبێت کە بڵێ ئەو تەسیر لەسەر هەتا کوردستانی عێراقی شێبێت و من حەقم نییە ئەوەی کە یەکێتی مۆقعەتی چی لێ و ئەوی کە چی لێ و ئەو سیاسەتی کە تورکیاشێکا بەرحاڵەوەی کە ئاشێبێت بەڵام چەند لەو باگژی و ئاڵۆزی کە ناوچەکە قابلی جێبەجێکردنە وەڵحاصل ئەبێ ئومێدی ئەو بخەین کە ئەم شەڕە گەورە نەبێ ڕوونەیە ئەوەش ڕێگەکەی وەیە کە اعتراضاتی جەماوەری لە دنیاە لە هەموو شوێنەکە هانی بین گەورە بێ کە لە بەرامبەر ئیسرائیل عاملی ئەساسیە ئەبێ ئیسرائیل ئەم هێرشانەی بۆسێن ئیسرائیل لەگەڵ ئەزانێ ئەگەر بۆسێ زەربەیەکی گەوراخوا ناتانیا هەو لە حکومە نامێنێ ڕاستەوەکان لە حکومە نامێنن فەزاکە گۆڕێ ئەجا بەڵام عاقبەتەکەشی بەرەوچۆرە نامەعلومە هەروەی کە سەر ناتوانن زۆر سپاس بۆ بەڕێزان وەزێکی لالەبارە بەرحاصل فەرموو زۆر مەمنون زۆر سپاس وتم مۆزوعی شەڕەکە مۆزوعێکی جیاواز لە پێم خۆش بوو چونکی باسی هەرێمی کوردستان هەڵبژاردننی پارلمانکرد بۆیە پێم خۆش بۆ ڕووداوەیش ڕووی داوە بۆیە پرسیارم کرد زۆر سپاس بۆ بەڕێز کاک عوسمانی حاجی معروف سکرتێری حزبی کۆمونیستی کاریگەری کوردستان و کاک ئەنوەر حسێن ڕۆژنامەوان و لێکۆڵەری سیاسی کە بەشداری و بەرنامە بوون بە داوای لێبردن کاک ئەنوەر تۆزێک کێشەی تەکنیکی بوو دیسان هاتوۆتەوە بۆ لامان وابزانم بەڵام لە هەر حاڵا زۆر سپاس بۆ بەشداریتان هیوادارم لە دەفەتێکی ترا بە زەحمی هەردووکتان بم یا بە تەنیا یا بە هەردووکتان دیسان پێکەوە بینەری بەرنامەیەکی تر بین زۆر سپاس بۆ بەشداریتان زۆر سپاس بەڵێ بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بۆ جۆرەهاتین کۆتایی بەرنامەی وزارەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوات خوازم